گەلی کورد و گەلانی تری ئێران هاوکاری یان دژایەتی سڵاوتان لەبێت و بەخێر بێن و بەرنامەی ڕۆژاف. گەلی کورد لە ئێران چۆن دەڕوانێتە کەمایەتەکانی تری غەیری فارسی ئێرانی و ڕێکخراوە کوردیەکان چەند هەوڵیان داوە کە پەیوەندیەکی بەهێزی سیاسی و کۆمەڵایەتی لەگەڵ ڕێکخراوەکانی گەلانی تری ئێرانی دروست بکەن. کورد لە ئێران چۆن توانیوێتی لەگەڵ گەلی تورک لەلایەکەوە و لەلایەکی ترەوە لەگەڵ گەلی عەرەب بۆ پێکەنانی لە یەکتێگەیشتنێک سەبارەت بە ناوچە هاوبەشەکان و توێژ بکات و چەند ئەوەی پێ گرنگ بووە. جیاوازی بیرۆڕای نێوان حیزبەکان و کۆمەڵگای کوردستان بەرامبەر بە نەتەوەکانی تر کاردانەوەی جیاوازی بەرژەوەندی لایەنەکانە یان دەگەڕێتەوە بۆ شێوازی ڕوانینیان بۆ ئەویدی. ئازیزان بۆ باسە سەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوومیەمان لەگەڵ دەبێت. میوانەکانی بەرامەم حوتە کە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان عەماری گوڵی ڕۆژنامەوان لە ناوەندی نۆچە و شرۆڤەی ڕۆژ و گوڵاڵە کەمانگەر لە کۆڵەری سیاسی. بەخێر هاتنی هەردوو میوانی بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان ئەچین لەدادە گوڵاڵە. بەڕای ئێوە گەلی کورد چۆن توانیوێتی لە ئێران بەنسبەتی کەمایەتەکانی تر تێگەیشتنێک دروست بکات و بەگشتی ئەو ڕوانینە کە هەیە لە ئێراندا بەنسبەتی تورک و عەرەب و بەلوچ و تورکمەن و بەگشتی غەیرە فارسەکان چەند گونجاوە بە پێی ئەو ئامانجە سیاسیانە کورد بە دوایدا دەچێت؟ سەرەتا ڕێز و سڵام هەیە بۆ میوانەکەتان و بینەرانی بەرنامەکەتان. ئەوەی کە ئێستا هەمانە بەنسبەت شۆڕش لە کوردستان و ئامانجەکانی شۆڕش و نەتەوەکانی تر ئەتوانم بڵێم لە کورتترین شتا لە شعاری فدرالیست خوازیە دیارە. یانە گەلی کورد داوای ئەو شتێکە داوایەکە شتێکە بۆ کولی ئێران داوای ئەکات و داواکەیشی ئەوەیە کە هەموو نەتەوەکانی تر خاوەنی مافیەوەیانە بێت کە خۆسەریەکیان ببێت و لەناو چوارچێوەی ئێرانێکدا خەریکن بە دوای مافی کوردیش لە ئەو چوارچێوەیەدا ئاگەڕێن. واتە کورد هێشتا لە ناو بزوتنەوەی ڕسمیدا لە ناو چوارچێوەی خەباتی سیاسی و حزبیدا کێشەی کورد بە کێشەیەکی ئێرانی چاولەیەکات و لەو پەیوەندیشتا هەموو گەلەکانی ئێران و هەموو نەتەوەکانی ئێران و کورد پێکەوە لە یەک چوارچێوە قەرارەدات و خاوەنی یەک مافی هاوبەشیان نەزانێت و بەو شێوەیە کێشەکان وەکو یەک ئەبینێت. زۆر چاکە کاک ئەمە بەڕای ئێوە چی؟ بەڕای ئێوە گەلی کورد توانیوێتی بە شێوازی گونجاو لەگەڵ گەلانی تری غەیرە فارسی ئێرانیدا ڕێ بکەوێ بۆ ئەوە کە ئەو خەباتە کە هەیەتی با بڵێن هاوبەش بواتە بەرەوە و جۆرێک هاودەنگیە دروست بکە کە بتوانێت دەستەبەرکردنی ئامانجەکانی ئاسان بکاتەوە؟ بەداخەوە کێشەمان هەیە لەگەڵ دەنگی کاک عەمار دیسان. باڵێ دادە گوڵاڵە داوای لێ بردنەکەم کێشەی فەنیمان هەیە تا چارەسەر دەبێت. دادە گوڵاڵە دەفەرمووی کە ئەوەی کە کورد حیزبە کوردیەکان داوای فدرالیزم دەکەن ئەمە توانیوێتی جۆرێک هاودەنگی دروست بکات چونی تر نیگەرانیەک نییە بە نسبەتی گشتی ئێرانەوە. بەڵام لە هەمان کاتدا فدرالیسمەکە دیار نییە نەتەوەییە یا با بڵێن نەتەوەییە یا بە پێی جوغرافیایە چون ئێمە دەزانین لە زۆر ناوچەدا کورد لەگەڵ تورک و لە هەندێک ناوچەدا واتە ئیلام لەگەڵ عەرەب خاکی هاوبەشی هەیە و کێشە لەسەر ئەوەیە لە ئێرانکی فدراڵدا قەرارە بۆ وێنە ورمێ یا مەسەلەن نەغەدا یا بیجار یا قوروە بەشێک لە با بڵێن ویلایەتی خودمختار و فدراڵی کوردستان بن یا بەشێک لە ویلایەتی فدراڵی ئازەربایجان بن. ئەوەش بۆتە هۆی ئەوە کە ئێمە ڕق و قینێکی زۆرە بینین لە بینی کورد و تورکدا لە تۆڕ کۆمەڵایەتەکاندا. بەڕای ئێوە چەند کورد لەما با بڵێن تاوانبارە کە نەیتوانیوە دیالۆگی لەگەڵ تورکا ڕێبخا بۆ ئەم بابەتە؟ من بۆ خۆم وەکو ڕای شخصی لەگەڵ ئەو چارەنەوە چارەسەریە بۆ داهاتوو نیم وەکو خۆم. بەڵام ئەوەی کە هەیە ئێستا چارەسەریەکەی زۆر سادە دیاری کراوەی یانە ئەوان کە باسی چوارچێوەیەکی فدراڵەکەن باسی ئەوەکەن کە دەنگی خەڵکت کە دیاریکەری سنوورەکانی ئەو ئیالەتانە ئەو حەوزە فدراڵانەیە یانە شتێکی زۆر سەخت نییە. واتە ئەوەی کە تۆ لە هەر حەوزەیەکە کە جیاوازی نەتەوەی هەیە دەنگ بەرەو کاملا سەنگینی ئەکات ئەوە کە پێتە سەر ئەو هەرێمە ئەو فدراڵە. ئەوە شتێک نییە کە زۆر سەخت بێ چارەسەرکردنی.
بەڵام دادەگوڵڵ هەر بە نسبەت یۆکە دەفەرمووی زۆر سەخت نییە سەختەکەی لە عملدا خۆی نیشان دەدا بە خاطرەوە کە قسە لەوەدایە کە بەڵێ ورمێ ئێستا مەسەلەن تورک دەڵێ ئەمە شاری منەوە ئەوانەیە کە لە 20 ساڵی ڕابردوو ناو شارەکە هاتوون ئەمانەش بگەڕنەوە نابێ بەشێک لە دەنگدانن بن کە ئێوە ئاماژی بدەن لە داهاتووی دابێ مەسەن بکرێت بۆ تعینی سنووری فدراڵەکان لەولایەوە لە شارێکی تر مەسەن کوردەکە دەڵێن نەخەیر تورکیا زۆر هاتوونەتە ئێرە ئەمانە ئاوردەن ئەمانە بە سیاسی کۆمار ئیسلامی هاتوون یعنی بۆ ئاسانیەش نییە زين جونا نهاية مجبورا أو خلقانا أجر قرار بيت أو شارع سرية به هم يعني بردوام تأكيد كم ك أجر قرار بيت أو شارع سرية وجودي بمناوي إيراني فدرال لو حالته ده بحر حال خلقي كردو يعني ترك ناشرن برجع حل بقى أتو كأت ناشري برجع حل بقى كأت أو خلقانا مثلا بفرض زيجم أجر خلقي ل كردك أجر روشتو ولا ورمة حفتة سالة 6 سالة جيانك أو يتر ولاتيه نتواني بالله أود منازنم كوتشن دراوة كما إنك استاش لكركوكي شهمان داستانه يعني أجر خلقي اللي عرب بس 6 سال فيش ب50 سال فيش ب7 سال فيش هاتون تناو كركو استا كركوكي حساب بكرين بنا برونون ننا وقبل معنا أمشارين أوانية أوانش إنه ناو شان بالله زورينا كامة زورينا هركام بو أو دياري أكاتو نتواني يعني بموانية هيج منطقك أو قبول كاتك دواي چندين نسل كومالك خلق ودر بنرن لولاته بو أويك سالتن هن أبين أبونا أو بنظام الدنيا مدرنا أو لكس ورناجيره أو نهاية نقرأت بسر صندوقي دندانو ما في أكثرية دێمە لای تۆدا دەگوڵاڵە بۆ بزانین کە ئەو منتەخەش لای ناسیۆنالیستەکان کەمێک جیاوازە لەو منتەخەکە ئێوە ئاماژەی پێدەن بە تێگەیشتنی من کاک عەمار ئەگەر دەنگی جەناتان هەبێت کاک عەمار باڵێ کاک عەمار زۆر چاکە زۆر سپاستان دەکەم کاک عەمار بەڕای ئێوە چی گەلی کورد پرسیارەکەمەوە بوو لە دەگوڵاڵم پرسی گەلی کورد لە ئێراندا چەند توانیویەتی لە دروستکردنی دیالۆگ لەگەڵ گەلانی تری غەیرە فارسی لە ئێران بۆ برەودان بەو با بڵێین ئامانجانە کە هەیەی ئەو بزوتنەوە کەڵگۆر بگرێ ینی توانیویەتی دیالۆگی باش دروست بکە و تێگەیشتنێک کە کۆمەکە بە شێوازی گونجاوتر هەنگاو هەڵبگرن بۆ داهاتوویەکی مەسەلەن فدرال لە ئێراندا پێشەوەی کە ئێمە بڕۆینە سەر ئەوەی کە ئایا گەلی کورتوانیوەتی دیالۆگێکی چارەنووسا دیالۆگێکی بەرەو ڕێحەلێکی سیاسی بۆ تێگەیشتنی سیاسی لە نێوان گەلاندا جێبەجێ بکات ئەبێ ئێمەوە لە بەرچاو بگرین دوو ڕەهەندی جیاواز هەیە یەکێکەوەیە کە ئەو دیالۆگەیە کە هێزی سیاسی بەرەو پێشێبات یەکێکتریەوەیە کە لە ساحەکەیەتی ئێوە وەکو دیالۆگی گەل لەگەڵ گەلێکی ترە پێناسەیەکەن لە نێو ئەم دوو ڕەهەندە ئێمە جیاوازیەکی بەرچاوە بینین هەم لەلایەن کوردەوە هەم لەلایەن گەلانی ترەوە بەتایبەت ئەوەی کە زۆرتر لەم بەرنامەیە تا ئێستا ئاماژەی پێدراوە گەلی تورکە یا گەلی ئازەری لە ئازەربایجانی ڕۆژاوە ئازەربایجان بەشەکانی ترە ئەگەر ئێمە بڕواینە گەلی کورد بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئەو دیالۆگا بینین چون وەکو ژیان لەگەڵ گەلێکی ترە خەریکە ئەژیت لە ئەو ناوچانەکە وەکو ناوچی جێناکۆک ناوچەیەکی ئاڵۆز لە داهاتووی سیاسی ئێرانە یا لە داهاتووی سیاسی ناوچەکەدا چاوی لێکرێت گەلی کورد توانیوێتی هەم بە شێوەیەکی ئاشتیانە بژی لەگەڵ ئەو گەلانی ترە هەم توانیوێتی بە درێژایی میژوو لەگەڵ ئەو گەلە هاوسەنگیەکی خۆی بپارێزێت نە بەرەو دابڕانێکی گشتی کۆمەڵایەتی بڕوات نە بەو شێوازەی بڕواتە پێشەوەکە هویەت و پێناسەی خۆیشی لەدەست بدات بەڵام ئەگەر بڕوانینە ڕەهەندە سیاسیەکەی وەکو بزوتنەوە سیاسیەکان لەو ناوچەیە بەتایبەت لە کوردستان و بەتایبەت لە ئازەربایجانە دوای سەرهەڵدانی دوو کۆمارەکەەوە کۆماری مەهاباد و کۆماری ئازەربایجانەوە ئێمە هەندێک پێشکەوتنی باشمان بین بەڵام بە پێشکەوتنی هێزە ناسیۆنالیستەکان بە زەقبوونەوەی مەسەلەی ئەرز مەسەلەی زەوی لەو ناوچانە بە زۆرتربوونی کێشەی کۆمەڵایەتی و چینایەتی لەو ناوچانە ئێمە ئەبینین بەشێکی زیاتری قورسایی دراوەتە ئەو هێزانەی کە داوای زەوی ئەەکەن بە هەر بەهانەیەک ینی بۆیان گرنگ نییە کە ئایا خەڵکانێک لەو ناوچە داهەبڕێن لەو ناوچانە ئەبێ وەدەر بنرێن لەو ناوچانە نەمێنن یا ئەسەن خەڵکانی ئەو خەڵکانێکن کە لەو ناوچانە ئەژین و ناژین ئێمە دوای سەرهەڵدانی
شۆڕشی ئێرانەوە بەرەو ڕووی کارەساتهایەک بووین کە لەو منتەقەوە سەرچاواگرێت کارەساتی ئەو کارەساتانە کە لە نەغەدە ڕوویدا لە قارنەوە ئەنتەرقاژ ڕوویداوە لە شەڕی سەرانسەری کوردستان ڕوویدا لەو ڕەهەندە سیاسیە تۆکمەوە سەرچاواگرێت کە زیاتر بەرەو کێشەی خاکە ڕوات و کێشەی خۆی لە پێناسەکردنی بەرەنگار بوونەوە لەگەڵ نەتەوەیەکی ترە ئەبینێت نە ئەوەی کە هویەتی خۆی. کەواتە کاک ئەمار بەڕای ئێوە بەگشتی شێوازی ڕوانینی گەلی کورد بە گەلانی تر لە ئێراندا نە بە پێی پرینسیبەکانی مافەکانی مرۆڤە کە خاکی بۆ گرنگ نییە بەڵکو بە پێی ڕوانینێکی ناسیۆنالیستێک کە نیگەرانی چارەنووسی ئەو شارە و ئەو گوندانە و ئەو خاکەیە کە ڕەنگە لە دەستی بدا لەو ناوچانەکە هاوبەشن. بە دڵنیاییوە کێشەی سەرەکی لەو ناوچانە نەخۆدی ئەو خەڵکەیە کە لەو ناوچەیەژیت بە دڵنیایی و کێشە سەرەکیەکە ئەو کەسانن کە ئیدعای ئەو ناوچانەکەن چ لە لایەنی بەرامبەرەوە چ لە لایەنی بۆ نمونە ئێمەوە هێزە سیاسیەکانن هێزە سیاسەکان کە چارەسەریەکی گونجاو فرموڵێکی گونجاو حتا چشمەندازێکی مشەخەسی سیاسی کۆمەڵایەتی ئابووریان بۆ بەڕێوەبردنی ئەو ناوچانە نییە تەنیا ئیدعای خاکە و ئەم ئیدعای خاکە ئەتوانێت کارەساتی زۆر بە دوای خۆیدا بێنێت ئەگەر پراکتیزە بکرێت کەماینکە ئێمە بینیمان پراکتیزەکردنی یا بەرەو پراکتیزەکردنی ئەم ئاقارە سیاسیە ئەم ڕوانگە سیاسیە چ کارەساتایەکی لە ناوچەی موکریان لە ناوچەکانی تری کوردستانە بە دوای شۆڕشی گەلانی ئێرانە بە دوای خۆی داهێنا ئەم ئاقارە ئەم ڕوانگە سیاسیە تەنانەت لە ئاخریشەوە بەرەو لایک ئەڕوات کە ئەو لایەنەکە هێزی سیاسی هێزی سەربازی و هێزی ئابووری تۆکمەتریە بێت کە بینیمان لەبەر ئەوەی کە دەسەڵاتی ناوەندی لە ئێران پشتیوانی ئازەریەکانی کرد لە ناوچەی نەغەدە لە موکریان بینیمان کورد لەوێ بنکەوت و کارەساتەکە تووشی خەڵکەکە بوو نە تووشی هێزە سیاسیەکە. زۆر چاکەدا دەگوڵاڵە لەگەڵ ئەوەی ئەتوانن با بڵێن وەڵامی ئەو ڕوانگەی کاکامار بدەنەوە چون دیارە دژی ڕوانکەیەوە وەستاوە پرسەکە ئەوەیە کە دەفەرمووی با بڵێن بوونی خەڵک لە ناوچەکەەوە دەنگی ئەکسەریەت تعینێکە دەنگی زۆرینە بڕیارەدا کە ئەو ناوچەین کەسێک بێ بەپێی ئەوە کام حزبانە هەمویان قسەی مافی نووسینی چارەنووس دەکەن و دەکوترێت فدرالیزم دەتوانێت لە درێژەی خۆیدا بگا بە سربەخۆی جگە لەو کە خۆی ئێوەش دەفەرمونون لەگەڵ فدرالیست و سربەخۆی خوازن دەی چۆن ناسیۆنالیستێکی کورد قبولی دەکات کە بۆ وێنە مەسەلەن بیجار ئەگەر شارستانی بیجار بۆ وێنە ئەگەر زۆرینەکەی تورک بن لە حاڵەکە بە مێژوو با بڵێن ناوچی کوردستانی و لە کوردستان جیا بێتەوە یا نەغەدا یا قوروە یا دێهگولان یا ورمێ یا تیکاب ئەو جێگانەی تر چە سەرەتای جوابیان پرسیارەت ئەدەمەوە زۆر بە سادەگی زۆر بە سادەگی من وەکو ناسیۆنالیستێکیان فکرەکەم هەر ناسیۆنالیستێکی تریش تۆ وەخت کاتێ ئەڵێی دەنگی خەڵک معیارە دەنگی خەڵک واقعان معیارە ئەگەر لەو ناوچە ئەگەر سەر بە جوغرافیای کوردستانە بەپێی تەقسیماتی ئیداری و ئوستانیە نازانم ئەوی ترێکی دیاری کردووە بۆ من ئەمە کوردستانە و دیاری کردووە بۆ من بەفەرز ئەمە سنووری ئێران و عێراق ئەو دیوەکە عێراق ئەم دیوەکە ئێرانە خۆ کاتێ من ئەڵێم ئەم سنوورە دەستکردە خۆ بەم سنوورە لەم تەرەفیش دەتوانێت دەستکرد بێەوە زۆر سادەیە یعنی زۆر تەبیعیە ئەگەر زۆرینەیەک شارێکە زۆرینەی تورک لە ناو کوردستان بێت دوای بکەفێتەوە سەر وڵاتی خۆیان سەر ئازەربایجان بەڵام ئەگەڕێمە بۆ باسەکەی کاک ئامار کە باسیەوە کات کە کاتێ تۆ ئەڵێ بزوتنەوەیەکی ناسیۆنالیستی لە داهاتوودا کێشە خولقێن ئەبێ ئێمەش ناچارین بگەڕێنەوە بۆ ئەوە کە لە ئێرانە ئایا کوردبوون کێشەی دروست کردووە یان نە ئایا من بەهۆی کوردبوونم لێنا مافێکم لە دەستاوە یان نە یانە ئایا من ئەو ئایدنتیتیە کە هەمە بۆ مەسئلە سازی یان شتانی ترە مەجبوعەیە شتانی ترە والنهایەتەن ئێمە بۆ نەتیجە گەیشتوونیانە هەداقل لەژم بزوتنەوەی کورد 70 ساڵە یان زیاتر لەوەیان زۆر زیاتر لەوەیان 70 ساڵە بە شێوەی مشخص تەنها پێش لە ئەوەش بۆ نەتیجە گەیشتووە کە کێشەی ئەو لەگەڵ دەسەڵاتی ناودێ کوردبوونیە یانە نەتەوەبوونی یانە ماهیەتی و هۆڤیەتی نەتەوەی منە کە لەوەی کێشەی ساز کردووە من بێبەشبوونم بە خاطر مەسئلەی اختلافی تەبەقاتیە نە بە خاطر شتانی ترێ من لە تەنانەت دەقە مێژوویە زۆر کۆنەکانمانە باسیەوەیە کە کێشە لەگەڵ دەسەڵاتی عوسمانیە کوردبوونە کێشە لەگەڵ دەسەڵاتی شاهەنشاهی فڵانە کوردبوونە یانە لە ئێرە ئێمە وجودی شتێک وجودی هەیە شتێک لە بنەوە وجودیە کە ناوی کێشەی نەتەوەیە
کێشە نەتەوەیە ناچاری بەو شکڵ حەلی بکەی کە بڵێ منێکە خاوەنی ئەم پێناسەگە لە نەتەوەیم خاوەنی مافی دیاریکراوی خۆم کە لێنا کە ئەمەتەوە ناگوزیر بەشێک لە قەزیەکە دەبێتەوە کە تۆ هویەتێکی ناسیۆنالیستی ببێت نەتوانین حاشا لەوە بکەین کە کورد و تورک لە ئێرانە مەسەڵەن هیچ کێشەیەکی هیچ کۆنفلیکتێکیان پێکەوە نەبووە دروست ئەمانانێ بووە بەڵام قابلی حەلکردنیش وانێ بڵێن مطلقاً قابلی حەلکردنی ئەوەی کە لە ئێرانە ڕوویدا لە ئەوە سەرەتای انقلاب ڕوویدا دروستە ئێران یارمەتی تورکەکانەدا بۆ کارە لە مقابلە ئەبێ چ بکەین یعنی ئایا ئەمێ بێ حاشا لە هویەتی نەتەوەی خۆمان بکەین چون نەتەوەی باڵادەست ئەتوانێت سەرکوتی بکە پس بۆ ئەوەی نەمرین ئەبێ بێژین باشە هەموو شتەقە وەربگرین ئەوە منطقی نییە زۆر چاکە دێمە سەرە و مەوزوعاکە لای کاک عماریشی ئەبەم کە شناس چەند لێرا گرینگە و چەند ڕوانی ناسیۆنالیستی گرینگە بەڵام دادگوڵاڵ ئەگەر بکەیت زۆر بە کورتی ئاماژە بەوە بدەیت کە کەواتە تۆ وەک ناسیۆنالیستی کورد ئەگەر با بڵێن داهاتوویەکی نزیک یا دووردا هەڵبژاردنێ با بڵێن دەنگدانێ بکرێت و ئامارگیریە بکرێت ڕوون بێتەوە کە بۆ وێنە ئەگەر ورمێ و تیکاب و نەغەدە و بیجار و قرووە و ئەو ناوچانەی ترمیان دووە و ئەمانە هەمووی تورکی زیاترە لە کورد تۆ بۆت زۆر ئاساییە کە ئەمانە بێت بە بەشێکی یا ئازەربایجانێکی مستەقلیا ئالەتێکی فدراڵی ئازەربایجان ناو ئێرانەوە هیچ کێشە لەگەڵ ئەوە نیە و ناسیۆنالیستی چەکی بۆ هەڵناگری بۆ ئەوە کە ئەو شوێنە مێژوویانە لە چنگی تورک دەربێنیت کاگە بە سادە بڵێم من زۆر بۆم ئاساییە کە لەگەل لە سنەیشا دەنگدان کردی فارس و تورک یەکسەریەت ببێت بین فارس و تورک زۆر چاکە کاک عەمار دادگوڵاڵە دەڵێن مشکلەکە ئەوە نییە جەنابەت دەڵێ سەرەتای شۆڕش ساڵی 57 لە ئێراندا ئەگەر ئەو گرفتانە پێش هات ئەگەڕاو بۆ ڕوانینی ناسیۆنالیستی گرنگدانی خاک بەسەر مرۆڤدا دەڵێ دەمە دەگەڕێتەوە بەگشتی بۆ ئەوە کە سیستمەکە با بڵێن کولتوری سیاسیەکە و دەسەڵاتێک هاتووە سەرکار لەگەڵ شوناسی کوردیا کێشەی هەبوو کەواتە کورد چ داوای خاکە چ داوای خاک نەکات بەهۆی کوردبوونی ئەم گوشانە لەسەرێتی وایە ئەمە بەشێکی قەزیەکەیە بەڵام با من سەرەتا بڕۆمە سەر شتێکی تر کاتێک ئێمە باسی هەڵبژاردنەکەین باسی ئەوەیەکەین کە بە ڕێفراندۆم شتێک چارەسەر بکەیت بگەڕینەوە بۆ دەنگی خەڵک خۆی لە خۆیدا گەڕانەوە بۆ دەنگی خەڵک شتێکی باشە شتێکی پۆزیتیڤە بەڵام لە مەسەلەیەکی وەکو خاک لە مەسەلێکی هەستیار وەکو دروستکردنی سنوور بەتایبەت لەلایەن ناسیۆنالیستەکانەوە لەلایەن بزوتنەوە ناسیۆنالیستەکانەوە مەسەلەیەکی بۆ ئاسانیە نییە مەسەلەیەکە کە ڕێک لەم هەڵبژاردنەدا بەشی کەمینە ئەکەوێتە پەراوێزەوە بەشی کەمینە لە هەموو مافێک بەری ئەکرێت ئێمە با بگەڕێنەوە حد نمونە مێژووی زۆرە لەم بوارەدا حد لە پێش ئەوەی کە نازیەکان جەنگی جیهانی دووهەم دەست پێ بکەن یەکێک لە کێشە قوڵەکان کە سەری هەڵدا ئەوە بوو کە بەشی هەرە زۆری خەڵکی ئاڵمان دەنگیاندا بە نازیەکان و لایەنگری ئەوە بوون کە ئەو بەشانەی کۆماری چک کە مەسەڵەن مێژووی ئەڵمانی زمان بوون لە مێژوودا بگەڕێنرێتەوە سەر ئەڵمان و سنوورێکی نوێ دەستنیشان بکرێت ئەمە چرکەساتی دەستپێکردنی شەڕی جیهانی دووەمە هەر ئەم ئەزمونانە ئەتوانیت لە باڵکانە چاوی لێ بکەیت ئەتوانیت لە ئەفریقا چاوی لێ بکەیت و هەر ئێستا خەریکە بە بەردەوامی ڕوودات لە ڕۆژهەڵاتی ناوینە ئێمە وەکو کێشەی فلستین و کێشەی ئیسرائیلمان هەیە کە ئەم ڕۆژ لە ڕۆژی ئەمڕۆ ئێمە بینێنە و کێشەیشتە چارەسەر نەکراوە لەبەرەوەی کە کێشەی خاک هەیە وە فرموڵی دروستکردنی سنوور وە فرموڵی گەڕانەوە بۆ دەنگی خەڵک سەرڕای ئەوە کە فرموڵێکی ڕەنگە دروست بێت لە بەشێک لە ڕێحەلەکانە بەڵام نەیتوانیوە چارەسەر بێت نەیتوانیەوە ئەو کێشەیە چارەسەر بکات دادەگوڵاڵە تاکشاد من باز سەرەتا ئەو بڵێم یەک ناو پەرانتزە زۆر کورت بڵێم ئێمە ناسیۆنالی ئەو شتێکا کەمار ناوێنێتە بزوتنەوەی ناسیۆنالیستی تا ئەمڕۆ نیمانە لە کوردستانە ئەو شتێ هێشتا دروست نەبووە خەریکە دروست بێ بەڵام هێشتا دروست نەبوو بەناو بزوتنەوەی ناسیۆنالیستی ئەمە ومانە نییە ئێمە تەنیا ئەلعان تەنیا وەکو نوێنەری پرسی ناسیۆنالیستی تا حدودێک کەشدار و مەریز بوو بێت و نەبوو بێ حزبی دموکرات بووە کە لە بەرچاو من بزوتنەوەیکی ناسیۆنالیستی نییە ئەسڵەن یعنی خەریکە تا ئێستا تا ئەمڕۆ خەریکە داوای دموکراسی بۆ ئێرانەکە و ئێمە بزوتنەوەی ناسیۆنالیستی من ئەسڵەن لە کوردستانە نییە کە بتوانین لەبارەی قسە بکەین بڵێن لەکوێنە کێشە دروستەکات پاشان ئێمە ناتوانین بڵێن مەرز وجودیم ئەو نمونەگەلە کە عەمەر باسیکە هەمووی لە دەرەوەی کوردستان ئێمە تا ئێستا ئەزمونەمان نەبوو کە بڵێن
بزانین ئایا کەمینەیەکە کە بێتە ناو خاکی من خاوەنی ماف هەیە یان نییە ئایا ئەتوانێت خاوەنی ماف ئەتوانین جۆرە یاساکی بۆ داڕژن خاوەنی ماف یان ناتوانین کەمانکە ممکنە بتوانین کەمانکە لە هەموو وڵاتانی دنیا ئێستا هەموو وڵاتانی دنیا کەمینەیەکیان تایە ئەمە ئایا هەموو وڵاتانی دنیا کەمینەکانیان لەژێر ستەمدان واقعیەتی نییە واقعیەتەوەی کە لە هەموو وڵاتێک لە زۆربەی وڵاتەکانی دنیا کەمینە وجودیە و کەمینە خاوەنی مافە ئەوەندە خاوەنی مافە کە بتوانێت ژیان بکەوە ڕازی بێ لە ژیانەکەی شتێکی ئەمە لە ئێرانە لە چوارچێی وڵاتی ئێرانە یان ناوچەوانە نەمان بووەوە کورد بەڵام مەرجەوە نیە کە چون ئێمە نەمان بوو ئەوی تری جێر دەسەڵاتی کوردیش وا نەتوانێت ببێت بۆیە ناتوانین نمونونەکانی مەسەڵەن ئاڵمان نمونەی نازانم نازیست ناتوانین بینە ناو کێشەیەکە لە کوردستانە کە هێشتا ئەسڵ ناسیۆنالیزمی نییە چ بگا بە فاشیزم یانە شتەکە بە نەزەر من زۆر لێک دوورن پاشان ناتوانین بڵین مەرز وجودی نەبێت کاک ئەمەر باسیەوەکە دروستکردنی مەرز ناتوانێت کێشە حەلکا مەرز وجودی هەیە ئێمە ناتوانین مەرزەکان لە بین بووین زۆر چاکە بگەرەکانە بڵین تعریفی مەرزەکان هەڵەیە و مەرزەکان دەبێت وەکو خۆی تعریف بنەوە کاک عەمار بەدڵنیاییەوە من ڕوانگەکەم ئەوە نییە ڕەنگە قسەکەی دادەگوڵاڵە دروست بێت لەوەی کە ئێمە بزوتنەوەکی ناسیۆنالیستیمان نییە لە ڕۆژهەڵاتی کورد یا لە کوردستانە ئەمە ڕەنگە دروست بێت بەڵام ئێمە ڕوانگەیەکی ناسیۆنالیستیمان هەیە لە کوردستانە تەنانەت ڕوانگە ناسیۆنالیستیەکە هێندە کلۆنیزەوە بووەتەوە تەنانەت ئێمە لە نێو بەشی سۆرانیە کێشەمان هەیە لەگەڵ هەورامیە لەگەڵ کرمانجە لەگەڵ ئیزەدی لەگەڵ مسلمانە لە ڕۆژهەڵاتی کوردستانەکە بەتای بەدەیمەی لێوەدین ناسیۆنالیزم هیچ ناسیۆنالیزمی کورد یا ڕوانگەی ناسیۆنالیستی کورد هێشتا پێناسەیەکی درستی نییە بۆ کوردی شیعە تەنانەت بۆ یارەسانیش نیەتی تەواوی ئاڕاستەکەی بە ئاڕاستەیەکی سونی مەحوەردا دەڕوات ئێمە قەتیس بووینەتەوە لە ناوچەیەکی بچووک وەکو موکریان و ئەردەڵان حتا ناتوانێت پەل باوێژێت بۆ ناوچە کرمانج نشینە سونیەکانیش ئەمە کێشەیەکی گشتیە ئەمە مەسئلە ئەوەیە تو ئەڵێ ئەوە خەریکی ئەڵێ تەنیا لە قەتیس بوو چی تەنیا قەتیس بووتنەوە سونی بە من لەوە تەنەگەژم کە خۆت ئەڵێن دۆزوتنەوەی ناسیۆنالیستیمان هەر نییە وەکو واقعی سیاسی وەکو واقعی سیاسی مشتمان نییە پس کە نیمانە چییە کە قەتیس بۆ تۆ ناو سونیە چییە کە تعریفی نییە یانە ئەڵێ من ئەڵێم هێشتا شتەکەمان نییە بۆ خۆی کە نیمانە تعریفی بۆ شتانە دادەگوڵاڵە مەبەستی من بزوتنەوەی ناسیۆنالیستی نییە مەبەستی من ئەو جریانە سیاسیانەیە کە هەوڵەدەن وەکو بزوتنەوەیکی ناسیۆنالیستی بن و من ئاماژەم پێ کرد وەکو ڕوانگەیەکی ناسیۆنالیستی ئەڕوانە قەزیەی کورد کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوینە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەمە کێشە سەرەکیەکەیە وەختێ تۆ کێشەی هویەتی کێشەی پێناسە و مافی ناسنامە مافی کولتوری مافی زمان و مافی بوونی گەلێک قەتیس بکەیتەوە لەسەر مافی خاک ئەمە خۆی لە خۆیدا کێشە دروستەکە خۆی لە خۆیدا ئینکارکردنی بەشێکی تری ئەو قەزیەیە زۆر چاکە کاک عەمار زۆر باشە دادەگوڵاڵە ئەگەر ئەو با بڵێن وڵامی کاک عەمار بێنمە لای تۆ ئاوای لێ بکەم بڵێم ئایا ئەمە کە کورد بەگشتی وەک کەمایەتیە کە لە ئێران زوڵمی لێ دەکرێت کەمایەتی با بڵێن لە بواری جەمعیەت و هەم لە بواری سیاسیەوە زوڵمی لێ دەکرێت و سەرکوت دەکرێت بەڵام هەستێکی ئەو تۆی نییە بۆ کەمایەتی زوڵم لێکراوەکانی تری ناوچەکە بۆ وێنە کورد زۆر کەمتر لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا نووسراوەکاندا لە بەرنامەکانیدا باسی بەلوچ دەکات یا لەم ئەوە دوایانە ئەیبینین کە جۆرێک با بڵێن لایەنگێکی زۆر تونمان هەیە لایەنی کوردەوە بۆ ئیسرائیلێکە بە پێی لانیکەم تۆری یا بە پێی ئەو زانیارە کە ئێمە هەمانە ئیسرائیل خۆی سەرکوتگەری کەمایەتیە کە ناو خۆیدا بە ناوی فلستینی و عەرەب ئەو دژایەتیە معنای ئەوە نییە کە بەڕاستی ئێمە ئەو ڕوانگە کاک عەمار ئەڵێ بەڕاستی هەمانەیان نا با من هێشت لێرە ڕوونکەمەوە ئێمە ئەگەر ئێمە وەکو خۆمان وەکو کورد ڕوانگەمان بە نسبەت وڵاتێکی تر لە دەرەوەی سنوورەکانی ئێران لە دەروەی لە ناوی سنوورەکانی من پەیوەندیەکەمان پەیوەندی چەندین گەل لە ناو یەک موقعیەتە بەڵام ئێمە مەسئلەمان لەگەڵ وڵاتانی دەرەوەی کوردستان چوزانم ئیسرائیلیا کەیسەکانی تر ئەوە هیچ کامی نابێتە پێوەەر بۆ ئەوەی کە ئێمە مەسەڵەن بەفەرز بۆ نمونەژم ئەو بەشێکە لە سیاسەتی خارجی ئەتوانێت ئەگەر ئێمە وڵات بوون ئەو بەشێک بێ لە سیاسەتی خارجیمان و سیاسەتی خارجی هەرگیز تەبعیەت یانە وانەیە کە شتێکی ئایدئالیستی وەکو سیاسەتی ناوخۆی یان شتێکی هاوشێوەی ئەوە بێت یانە ئێمە ئەو شتێکە لە ناو وڵاتی خۆمانە هەموو دنیاەوەی هەر ئێمە نین
یعنی ئەو شتێکە وڵاتێک لە ناو سنوورەکانی خۆیان بە ئەرزشتایانە دقیقاً هەرەوەنی لە وڵاتی ترە بە ئەرزشتایانە ئەو مطلقاً لە هیچ کوێنەی دنیا بوونی کەواتە حکوومەتی کوردستان حکوومەتی داهاتووی کوردستان وەک پرینسیپ با بڵێن ڕاوەبەتی دەرەکی بە پێی بەرژەوەندی خۆی تعریف دەکات بەڵام ئەو کوردە کەسەیش دەسەڵاتێکی نییە بۆچی هەروە خەریکە ڕەفتار دەکات ئەو حەزە کە بۆ ئیسرائیل هەیە بە پێی چ پێوانەیەکە کاکزادیان ئەو حەزەکە هەیە ئەوە حەزی شخصی خەڵکەکانە حەزی شخصی کەسەکانە یەکێک پێی وایە ئەو وڵاتە هین ئیسرائیلێکی پێی وایە هی فلستینیە ئەوە کەیفی خۆیانە هەرو جۆرە کە زۆر کەس خەریکەن سەنگی فلستینی لە سینەدەن زۆر کەس سەنگی ئیسرائیلەکە لە سینەدا هەرو جۆرە کە مەسەڵەن ئەم تۆجیه ئەوەیە فلستین حتا کەمترین ئێمەی ئەو وڵاتی کوردستانی مطلقاً بە ڕسمیت نەناسۆ ئەوان بە ڕسمیت ناناسە متقابلن ئەوەیەکی ئەڵێ نەخێر ئێمە لە هەر سوورەتە ئەوان بە ڕسمیت دەناسین ئەمە سەلایەقی شخصیە متاسفانە ئێمە لێرە بەداخەوە چونە وڵاتمان وە حکوومەتمان هەیە فەرموو کاک عەمار ئەمە سەلایەقی شخصی نیە ئەمە نۆرمێکمان هەیە بە ناوی مەنافعی ملیە بەرژەوەندی گشتی کە زیاتر سەرچاوە ئاگرێت لە ڕوانگەیەکی ناسیۆنالیستیەوە ڕوونتری بکەمەوە ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوینە قەزیەی کوردمان هەیە ئەم قەزیە کوردەت بەشێکی هاتووتە سەرەوە بەشێکی بەرەو چارەسەریە ڕات ئەو بەشەیەک کە لە هەرێمی کوردستان پێناسا کرد هەرێمی کوردستان فقط 40 سایەمان ماوە باشە هەرێمی کوردستان وەکو بەشێکی کوردستان وەکو بەشێکی کوردستان کە خەریکە قەزیەی کورد چارەسەر ئەبێ لەوێ یا بەرەو ئەو ئاقارە ئاڕات ئەبینین تەنانەت لە بەرژەوەندی گشتیە ئەتوانێت لەگەڵ سەحرا ڕوودی قاتڵی دکتۆر قاسم دانیشێ ئەتوانێت پەیمانی ئەمنیەتی لەگەڵ ئەنکارە دژی برا کوردەکانی لە تورکیا بەسێ ئەتوانێت سوپای پاسداران بێنتە سەر مەخاوەکانی حەزبی داوای لێبوردنەکەم بەداخەوە کاتمان نەماوە زۆر سپاس لە هەردوو میوانی بەڕێزی بەرنامە ئێوەی ئازیز کە تا کۆتایی لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.